خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارەکانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە دۆخێکی ئاڵۆزا تێدەپەڕێت. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی کاریگەری قەیرانە داراییەکەوە چاویان لەسەر ڕێککەوتنی هەرێمی کوردستان و بەغدایە، بەتایبەت لە ڕەهەندە سیاسیەکانەوە بۆ ئەوەی بتواندرێت پرۆژە یاساکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان تێپەڕێندرێت و لە 2021دا خەڵک ئەوەندە دووچاری بێموچەیی نەبێت. بەڵام ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێیان وایە کە ئەمە پێویستی بە پاڵپشتی سیاسی و ڕێکەوتنی سیاسی هەیە و بەغداش بە جۆرێکی تر بیرەکاتەوە و پێویستە بەپێی ئەو بیرکردنەوەی ئەوان مامەڵە بکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا هێز و لایەنە سیاسیەکان بەچڕی گفتوگۆ و کۆبوونەوەیان لەگەڵ هێز و لایەنە سیاسیە عێراقیەکان کردووە لە پێناو ئەوەی بگەنە چارەسەرێک جگە لە واڵبژاردننی پێشوەخت لە ئارادایەوە. ئەمەش بەشێک لە ئەجێندای هێز و لایەنە سیاسیەکانە کە کاریگەری ڕاستە و خۆی بەسەر عێراقی دوای هەڵبژاردنەکانەوە هەیە بە هەرێمی کوردستانیشەوە. هەموو ئەوانەی هەیە لەسەر ژیان و گوزەرانی خەڵک، لەسەر پەیوەندی سیاسیەکان، لەسەر دۆخی عێراق و هەرێمی کوردستان ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەردوو میوانی بەڕێزم، بەڕێز دکتۆرە بەهار مەحموود، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی هیوای کوردستانی. سپاس دکتۆرە. هەروەها بەڕێز ڕێزان شێخ دلێر، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی چێتی نیشتیمانی کوردستان. سپاس بە هەردوو بەڕێزتان. دکتۆرە، مەسەلەن ئێستا گەرم و گوڕی لەناو ئەنجومەنی نوێنەران هەیە، لیژنەی دارایی ڕۆژانە کۆبوونەوە لەسەر پرۆژە یاساکە. ئەم پرۆژە یاسایە کە ببێتە مای خێر بۆ هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان چی پێویستە؟ بێ لە ئێستا جموجۆڵی هێز و لایەنە سیاسیەکان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران چی بێت؟ بەڵێ، بەناوی خۆی گەورە سپاس بۆ جەنابتان، سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. پێش هەموو شتێگەمەوێ شتێ ڕاستکەمەوە، فراکسیۆنی ینی هیوا فراکسیۆن نییە، هاوپەیمانیە. من لە فراکسیۆنی گۆڕانم، بەڵام تەحالوفێکمان کردووە. بەڵێ ئەو هێزە کوردیانەی دەرەوە یەکێتی و پارتی ناوی هاوپەیمانی ناوەکەتان بەسەرا بڕاوە. لە هاوپەیمانی هیواین، بەس لە فراکسیۆنی گۆڕان تەحالوفی لە ناو هاوپەیمانی هیوایە. بەڵێ، لە ڕاستیە ئەوەی کە لە ئێستاە بەدیەکرێ ئێمە وەکو ئەندامە کوردەکان هەمومان تقریبن ئەوەی کە من زانیومە هەمومان ڕازین لەوەی کە لە ناو مەشروعی موازنەکە هاتووە لە حکوومەتەوە، ئەوەی کە لە حکوومەتەوە هاتووە بۆ ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و بەغدا کرد. بەڵێ ئەوە ئێمە ئەگەر بەو شێوەیە بۆمان بڕوا، یعنی ئێمە دەستکەوتێکمان بەدیهێناوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان، چونکە بەشە بودجەکە بە 12.67 دیاریکراوە، چەنە ئەوە کەمترە لە حەدی خۆمان. و لە لایەکی تری شەوانێ باز لە تەسلیمکردنی 250,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتەکات و ئەمە شتێکی باشە و باسی تەسوێژەکات، تەسفێ حسابات، یعنی چە ساڵانی پێشوو. ئەمانە هەمووی خاڵی باشن و ئێمە ئەگەر ئەوە بڕوا بەلامانەوە باشە. بەڵام ئەوەی کە ئێمە لی دڵنیاین کە هێزە شیعەکان ڕازی نین بەوەی کە ئەم بەتەسەوڕاتیان لێتان بیستون. بەڵێ لێمان بیستون و ئەزانین تەوەجوهەکانیان چییە. هەندێک لە هێزە شیعەکان تەوەجوهیان ئەوەیە کە دەڵێن ئەو مادەیە کە لە ناو یاسای تەمویلی عەجزی مالیە هاتبوو، یاسای قەرزە بگوێزرێتەوە بۆ ناو بۆ پرۆژە یاساکە بەمەرجێک لە ناو یاسای قەرزەکە باسی لە ئەقیامە کرد، یعنی باسی لە قیمەتی نەوتە کرد، قیمەتی نەوت تەسلیمکەن. بەڵام بەو بڕێی کە سۆمۆ دیاریەکە، بەڵام ئەمان ئەیانەوە قیمەتەکە لابەرن، کەلیمەی قیمەتەکە لابەرن بیکەن بەنەوت. ئەمە تەوەجوهێکە کە زۆرتر باڵی دەوڵەتی قانون و ئەوانە ینی ڕابەرایەتیەکەن لەسەر ئاسی تاکە یاخود زۆرینن. زۆرینن تەوەجوهەکەی تریان کە سائیرون زۆرتر یان تەبەنی کردووە، پێیان وایە کە دەبێ مەلەفی نەوت بە تەواوەتی تەسلیمی بەغدا بکرێ و لە بەرامبەردا ئەوان هەموو ئیلتیزامەکانی نەوتی هەرێمی کوردستان دەگرنە خۆیان لە کرێی دەرهێنان و کرێی کۆمپانیا و لە ئەو عەقدانەی کە لەگەڵ تورکیا کراوە ئەوانە لە بەرامبەریشا 12.67ەکە لە بودجە بۆ هەرێمی کوردستان زیان نەکرێت بکرێت بە 13 و زیاتر. ئێمە هەوڵەیەن کەوا بێت، چکە بەپێی ئەحسائیەی
وەزارەتی تەخطیتی عێراقی بۆ خۆی دەبێت لە 113 شتێک بێ یعنی ئێمە هەوڵی ئەوە ئەدەین بەڵام ئەمە ئەم دوو تەوەجوهان هەیە شیعەکان یعنی في كل الأحوال ئەوان متفقن لەسەر ئەوەی کە لە ناو پرۆژەی ئێستادا لە ناو بودجەکە هەیە تێنەپەڕێ بۆی ئێمە فراکسیۆنە کوردستانیەکان دەبێت بگەڕین بە دوای بەدیلدا ئەی ئێمە چیمان دەوێت 250,000 بەرمیلەکە چی ینی هەواداری کەمە یان پاڵپشتی کەمە لەناو تەنانە شیعەکانیشە نانا ئەوان ئێستا بە 250,000 بەرمیل نەوت ئەو تێپەڕی بەڵێ ئێمە ئەبێ بزانین چیمان ئەوێت وە گوتم ئێمە هەمومان ئەوەمانەوێت کە لە باشە کامیان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کامیان جێبەجێ بکرێتەوە ئەبێت چۆن پاڵپشتی بۆ بکرێت تۆ وەکو ڕای خۆمت ئەوێ من وەکو ڕای خۆم پێم باشە تەفزیلی ئەوە ئەەکەم لە مداخەلەکەشم لە ناو جەلسەی پەرلەمانە هەروە و تۆ تەفزیلی ئەوەکەم ئەوەی کە هاتووە لە پرۆژە یاساکەیە ئەوە بڕوات ئەوەی کە لە حکوومەتەوە هاتووە ئەگەر ئەوە نەڕوا تەفزیلی ئەوەکەم کە مەلەفی نەود بە تەواوەتی بە کاملی تەسلیمی عێراق بکرێت و هەموو ئیلتیزامەکان لە خۆی بگری عێراق لە بەرامبەرە ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان وەکو ساڵانی 2011 و 2012 بهێنرێ بۆ هەرێمی کوردستان بۆ چونکە من پێم وایە ئەمە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانە لەوانەیە ئەمە لە مەسلحەتی حیزبێک یا دوو حیزب بدا لە هەرێمی کوردستانە یان لە مەسلحەتی بانەڵێن ئەگەر حیزبیش نەبێت کۆمەڵە کەسانێک بدا لە ناو حیزبەکاندا هین بەڵام لە دوجارە لە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستانە چونکە ئەو کاتە ئەو پارەی کە دێتە ناو خەزێنەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمەوە دیاریکراوە چەنە ئێستا ئێمە کێشە هەرە گەورەکەمان ئەوەیە ئەو داهاتەی کە هەرێمی کوردستان هەیەی مباشیر ناچێتە ناو خەزێنەی وەزارەتی داراییەوە بە فلتەری حیزبات تێپەڕەبێ کە بە فلتەری حیزبات تێپەڕەبێ خوازانێت چەنی لێ ئەبرێت و ئەوەی ترێتە بۆیە بەژناکە بەڵام ئەگەر بەم شێوەیە بێ ئەو بڕێی کە لە بەغداوە دێ ڕاستەوخۆ دێ بۆ ناو هین خەزێنەی وەزارەتی دارایی کەواتە معلوم دەوێت چەندێ و موچەی فەرمانبەرانی دابینەکە بۆیە من وەک خۆم تەبەنی ئەوەم پێ باشکەم تەوەجوهە سەرکەوتن بەومانانە ئەتوانێت زۆرینەیە ئەتوانێت تەوەجوهێ لە ناو لیژنەی دارایی قسە بێنە دوای بێنێتە کێشەکەمان ئەوەی کە من لی تێگەیشتم تەسلیمکردنی مەلەفی نەوت ئێستا بە دەرەجە یەکەم بەدەست پارتیە یعنی ئێمە ئەزانین لە ناو پارتیشا بەدەست هین چەند کەسێکەوە بەدەست چەند کەسێکە ئەوەی ئێمە تێگەیشتون ئەوانیش ئامادە نین ئەم مەلەفە تەسلیمکەن یعنی کەواتە لێرەیە چێ زەریبەکە دەفعەکە خەڵکی هەرێمی کوردستان بۆیە پێویست دەکا یعنی پێویست دەکا هەموو لایەنەکانی تری هەرێمی کوردستان زەختێ دروستکەن لەسەر پارتی بە ئێمەشەوە کە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران یان نوێنەرانی کورد لە عێراق بە فراکسیۆنەکەی خۆشیانەوە فراکسیۆنی پارتی پێویست دەکات زەختێ دروستکەین لەسەر ئەوەی کە بچێتە ژێر باری یەکێک لەم دوو بژاردەیە چونکە شیعەکان زۆرینەن یەکێ لەو دوو بژاردەیە کە خۆیان تەبەنیان کردووە تی ئەپەڕێنن زۆر باشە دکتۆرە گوتو بۆی زیاترەکەین ڕێزاخاو چەند ڕۆژی بەڕێزت لە ناو جەلسەکانی پەرلەمان بوویت و گوێن لەلایەنە شیعی و سونی و هەموو ئەوانە بووە گەیشتون بە چیانی مەسەرەن ئەوان نیەتەکەیان چی هاوبۆچوونی لەگەڵ خاتۆ دکتۆرە بەهارە سڵاو ڕێز بۆ تۆ کاکەزانە و دکتۆرەوە بۆ کەناڵی کورسات و بۆ بینەرانی خۆشەویست طبعاً تەواو ینی لەگەڵ دکتۆرە بەهارە چونکە بەڕاستی وایە لە ئێستا ئەو گەورەترین کێشەمانەوەی ڕاستەیەمە لە ناو بودجەیە دیاری کراوە بڕگەی 10 دیاری کراوەیە کە هەموو فراکسیۆنە کوردیەکان ئامادەن کە هەتا کۆتایی پاڵپشتی ئەو دوو بڕگەیە بکەن بەڵام ئێمە ئازانین چۆن لە ئەتوانە بڵم لە یاسای قرزاکە تێپەڕی ئەوان دژاتی چەند بژاردەیەکمانەیە بە هەر هەمومان کە یەکدڵنگ بووین ڕۆشتین داوامانە کرد لە سەرۆکی کورتلەکان ئەوان بە هیچ شێوەیەک ڕازی نەبوون لەبەرەوەی با ئێمە زۆر ڕازگۆ بین ئەوان سیقیان بە هەرێمی کوردستان نەماوە بە تایبەتی بە حکوومەتی هەرێمی کوردستان نەک بە هەرێمی کوردستان چونکە لە دوای ساڵی 2014 ئەزانین کە هەرچ ڕێککەوتنیە کراوە من خۆم 4 ساڵی پێشووتر ئەندامی پەرلەمانی عێراق بووم هەموو ساڵێ پێشەوەی موازنە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنیە کرد لەگەڵ حکوومەتی فیدراڵە بەداخەوە لەسەر ئەم 250,000 بەرمیل نەوت بە ڕۆژانە و داهات هەموو داهاتە فیدراڵەکان بگەڕێتەوە هیچی جێبەجێ ناکرا ئیتر ئەوان وابزانام ئەمانیان تێپەڕانەوە ئێستا تەڵەباتەکانیان زیادی کردو چونکە ئەزان لە هەرێمی کوردستانە تەنها بە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ناڕوات ئێستا بە پێی داتاکانی ئەوان کە بڵاو کراوەتەوە ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستانەوە ئەڕواتە دەرەوە
چونکە ئەمە بابەتێکی شارراوە نییە. ئەوانیش یا ئەڵێن لە ئێستا حتا ئێمە کە زۆر تاکی دەکەین لەسەر 250,000ەکە ئەوان 250,000ەکە ناڵێن ئەوان ڕەنگە ئەگەرەوەش بەداوای 450,000 بەرمیل بکەن ئەوەندەی کە قسەیان لەگەڵەکەین و لەگەڵمانان یعنی خۆیان لە موداخەلەکانیان کە بە ڕۆژانە ئاگامان لێە بۆ نمونە ئەتوانم بڵێم بە تایبەتی نائیبەکانی بەسرە کە موداخەلاکەن ئەوان بە دژ موداخەلاکەن ئەڵێن بۆ ئێمە لە بەسرە هەموو داهاتی نەوتمان بۆ هەموو عێراقا بۆچی هەرێمی کوردستان بەم شێوەیە و لە کۆتاییشە ئەوان یعنی توانم من ئەوە بڵێم تێناگەن لەوەی کە بەڕاستی حکوومەتی فیدرالیش نەیتوانیەوە وەکو پێویست خارجی تۆ واز لەوە بێنە کە داهاتی نەوت لە مەسەلەن ئێمە 12.68 بۆ هەرێمی کوردستان ئەگەر بێت بە ساڵانە ئەمە ئایا ئەوەندە هاتۆ بۆ هەرێمی کوردستان ئەگەر داهاتەکەشی بناردایە لە پێشتریشە لە 17 هیچ کاتێ لە 17 وەکو خۆی نەهاتووە لەبەرەوە کوتم ئیلتیزاماتەکە هەمیشە کێشە هەیە بۆ هەم لەلایەن حکوومەتی فیدراڵە هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە دواتریش کە تەسبیتیان کرد بە 480 ملیار دینار لە ناو موازنەی 2019 و 18 تەسبیت کرا ئەو بوو بینیمان چەند مانگێک درا دواتر کێشەی کەوتە بینیانەوە نەتوانراوەکو پێویست ئەوش بنێرێت چونکە بە بڕی ئەوەی کە دیاریانە کرد ئەگەر 250,000 و داهاتەکانی تریان لێ دەربکردایە 380 ملیار دیناری عێراقی ئەوایە بهاتایە بۆ هەرێمی کوردستان نەهاتووە کەواتە ئێستا کێشەکە تەنها ئەوە نییە یعنی کە ئێمە بڵێن وڵا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆشت و ئیتیفاقی کرد و ئیتیفاقەکە فعلەن جێبەجێکەوەکو ئەمەی کە ئێستا تەسبیتیان کردەوە وڵا ئیتر لایەنە شیعەکان بڕوایان پێهێنن بەداخەواڵێم یەکێکی وەکو خۆم کە ئێستا من ئەندام پەرلەمانێکم لەم هەرێمی کوردستانەشم سیقم بەوە نیەکەم حکوومەتەی ئێمە ئەوە جێبەجێکە بەداخەوە حکوومەتی عراقی هەیە مەسەلە بە هەمان شێوە ئەمە بۆ ئەمە لەبەروی هەردوو لایەن بەم شێوەیە ڕۆشتون بەم شێوەیە ئیشان کردووە یعنی حتا ئەگەر هەرێمی کوردستان التیزامی ناکرد ئەوە حکوومەتی فیدراڵ بە شێوەیەک تعاملی بکردایە چونکە ئەمە بەپێی دەستور ئەم داهاتانە بێ بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت تاکو لە دەوڵەتەوە ئەو کاتە بڕبوجەیەک بۆ هەرێمی کوردستان دامڕێ ئەوە بوجە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان کەواتە ئەمە لێرە ئەوەی بە دەرەجە یەکیش زەرمەدا هاوڵات هەرێمی کوردستانە ئێمە بینین ئەوە تا لە ساڵێکا 5 بوو چاوەرگرن پێشتریش خۆ ساڵەکانی تریش ئەوەندە خۆش نەژیاوە ئەم خەڵکی هەرێمی کوردستانە هەمیشە ترسی ئەوەی بۆ معاشی نەمێنێ هەمیشە ترسی ئەوەی هەبووە بازاڕی نەبێنێ ینی ئەمە خەڵکی هەرێمی کوردستان ینی ئەوەندە مطمئن نەبوون لەناو ئەم هەرێمەیان کە بڵێن ئێمە زۆر خۆش ئەژین ئیتر لە دوای ئەوەی کە شەڕی داعش بوو لە 2014ەوە کە داوای ئێمە من هەمیشە ئەمە متۆکەوتومانە ئێمە ئیتر اقتصادی سربەخۆی خۆمانمانە بێ بەداخەو ئەم اقتصادە سربەخۆ ئەم هەموو زەرەرەی لە هەرێمی کوردستانەوە و لە هەرێمی کوردستان جارێکی تر مەبەستم دانیشتوانی ئەم هەرێمەیە چونکە بەداخەوە حیزبە سیاسەکان هەمویان بۆ خۆیان ینی هەتوانم بڵێم ئەوان لەگەڵ ئەم هەموو نەهامەتیە ئەوان ئەو نەهامەتی خەڵکیان لەبەرچاو نەگرتەوە پێویست بە هەموو حیزبەکانەوە بەداخەوە ئەمە ئاڵێم لەبەرەوە ئەمە کێشەیەکی گەورەیە لە ئێستا ئێمەیە ئێمە چۆن نتوانین ئەمە تێپەڕێن حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە مەفروزە بە زووترین کات سەردانی بەغدا بکە گەشتوتە ڕێکەوتن لەگەڵ وانە چونکە زۆر باشە زانەیە کە خۆیان هەر کاکقوبات خۆشی هاتە ناو دانیشتنی ئەندام لە ناو ئەنجومەنی نوێنەرانە لەگەڵ ئەندامانی پەرلەمانە دانیشتنی کرد زانی ڕێی ئەوان چۆنە زانی ئەوان چۆن تعاملەکەن لەگەڵ بەڵام ئەخیریشان ئەو موازنەی لە ناو پەرلەمانی عێراقایە حیزبە سیاسەکان دەنگی لەسەرەیەن یعنی ئەو ئەندامانەی لە ناو ئەندامی پەرلەمان کەسەر بە حیزبی سیاسیە لێیە دەنگی لەسەرەیە لەبەرەوە پێویستی بەوەیە ئەمە وەکو حکوومەت یعنی بابەتێکی گرنگە وەکو حکوومەتە بێ جارێکی تر بەهاتایە سەردانی بکردا ڕاست ڕێکەوتنی کردو بەڵام ئەم جارە بە شوەیەکی تۆپەکە لە ساحەی هەست ناکەیت یان بە زۆریشتر بڵێن تۆپەکە لە ساحەی حکوومەت چۆتە دەرەوە سەردەست ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی ئەندام پەرلەمانەکان من پەرلەمانتاریەکێتی نیشتیمانی کوردستانم بەڵێ بەیانی ئەم یاسایە مەسیری میلەتەکەمە مەسیری حیزبەکەمە مەسیری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کوتلە پێمان دەڵێ دەنگ بەو یاسایە
من كأندامي وحزبم أبي بدي حزب كم بكم ضنجي بيبم چونك أما برنامج حزب كمال تيايا هم أو حزباني هم أو أندام برلماناني كلناو من باس لبن هندي برلمانتار ناكم كبرلمانتاري سر بخويا حزبك السياسي نيا أواني تر بسائرونه وبدولة قانونه وبتياري حكمه هم يعني سر بحزبك السياسي أجر أم حزباني عن ركوتن بكا لقى حزبكاني هريمي كردستان أما يا ركوتن بكا لقى هريمي كردستان لقى حزبكاني هريمي كردستان زور بأساني وكوچون 2014 15 16 ئاسان تێپەڕیوە بۆ ئێمە چونکە لەبەر اتفاقی سیاسی هەبوو بەڵام لە ئێستا ئەمە بینیمان حیزبێکی سیاسی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە گەورەترین حیزبە لەناو ئەم هەرێمەیە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ هیچ کام لە حیزبە سیاسیەکان هەستاوە لەوێ خۆی ئەچێ دانوستانەکە ئایا ئەم حیزبانەی تر کەچەنەها حزبی ترمان هەیە لە ناو هەرێمی کوردستان ڕەنگە ڕێژیان کەم بێ ڕەنگە ئەندامی پەرلەمانیان سەریکە ڕەنگە ئەندامی پەرلەمانیان نەبێ بەڵام هەمویان ئەم هەرێمە هەرێمی ئەوانیشە ئەم بوجە و قوتی خەڵکیش ئەوانیشتیا زەرمەندن چۆن ئەبێ بەبێ پرسی ئەم حیزبە سیاسیانە تۆ بڕۆی دانوستان بکەیت ئایا دانوستانەکە دانوستانێکی شخصیە ئایا ئەم نەوت و سەروەت و سامانە هی تەنها حیزبێکە بەڕاستێمانە هەموو جێگی پرسیارن هەر یەکێک لە ئێمە ئەماڵە ئەگەر تەنها هی ئەو حیزبەیە با هەمووی بزانێ فعلەن هەر ئەوانە توانن بڕۆن دانوستانکەن ئەمە ژواکە لە حیزبەکانی تر لە ئێستاشەوە بە ئێمەشەوە بەڕاستی یعنی کە ئێمە ئەتوانم بڵم حیزبی دووەمین لە ناو هەرێمی کوردستانە کە اتفاق نەکرابێ و بە اتفاقێکی سیاسی پێکەوە نەچین ئێمە دانوستان بکەین یاخود لەگەڵ گۆڕانە زۆر زۆر ئێستا قورس بووە بۆ ئەوەی کە ئایا ئەمانە چۆن فعلەکەم من وەکو ڕۆژنامە نووس حەزمە کرد مەسەڵەن ئەندامێکی ئەنجومەی نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستانی ژۆمین بەرە ئازادە بۆ هەموو ئەندام پەرلەمانەکان بەڵام دیارەوان خۆیان نانۆ قسە بکەن دکتۆرە بەهار ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بیاوێت و بتوانێت ئیلتیزاماتەکەی جێبەجێکە و کار ئاسانی بێ بۆ ئێوە و قەناعەتیش بە شیعەکان کە پێڵن خەتی ناوەڕاستی یان نقطەی ناوەڕاستی گەیشتن بەڕێکەوتن کامەیە کە ئەبێ و هەنگاوەکانی بۆ بنرێ و بەپەلە بۆ ئەوی کە لە مانجی شوبات و مانجی ئازارە بتوانین من پێشترمە ئەو وەفتەی پارتی کە ئێستا لە بەغدایە ئەوەندەی من بزانم ئەسڵان بۆ ڕێکەوتنی بودجە و شتیوانە هاتووە بۆ باسی انتخابات و ئەو شتانە هاتووە ئەوەندەی کە من زانیومە بەس دەبوایە لە دەمێکەوە وەفدێکی کوردستان هی لە هێزە سیاسیەکانی کوردستان لە هەمویان لە بەغدا وایە بۆ ئەوەی کە ڕێزانخان ئاماژەی پێکرد بۆ ڕێکەوتن لەگەڵ حیزبەکانە چونکە ئێستا وەک جنا بدوتت تۆپەکە لە ساحای پەرلەمانە یعنی حیزبەکان یعنی ئەبوایە ئەوان لەوێ بوونایە دەقە بە دەقە لە بیدایەتەوە بۆ ئەوی ڕێکەوتنیان بکردایە بەو شێوەی کە خۆیانیانەوە ئێستا کە ئەوان ئەوەندە بێباکن لەوەی کە ئایا ئەم هین موازنەیە چی لێ دێت و ئایا خەڵک بێموچە دەبێ بێموچە نابێ بە دڵنیاییەوە شیعەکان زۆرینەن ئەگەر بیانەوە بە زۆرینە ئەوەی ئەیانەوێت تی ئەڕوات یعنی و ئێمە ئەو خیارانەی کە لەبەر دەستمانایە وەگوتم ئەوەی کە لە ناو هینەکەیە ئەوەی کە لە ناو بودجەکەیە ئەوان پێی رازینین ئەگەر نەڕوا بەلای منەوە لەو دوو خیارەی تر ئێمە ئەوەی تەسلیمکردنی مەلەفەکە یعنی منە ڕای خۆمە هێشتا بەڵام پێم خۆشە لە ناو فراکسیۆنە کوردیەکانە یعنی ڕاوێژ لە ڕای دکتۆرە بەهار مەسەڵەن ڕێیەکی تر کە میانگیر بێ مەسەڵەن پارتیش پێی رازی بێ و حکوومەتی فشار لەسەر حکوومەتیش بکات و هەمویان بێکەوە پێی رازی بن تەسەوڕەکەی کامە بێت مەسەلەن ئەوەی کە جێبەجێ بێ بەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستانش بە پێی ئەخیر راپۆرتی دیلۆت ئەڵێ ئێمە کۆمەڵی ئیلتیزاماتی لەگەڵ کۆمپانیاکان زۆر جار باسی یەکریزی گەلی کورد و دەنگی کوردەکە لە بەغدا لەسەر ئەم بابەتانە بەڵام ئەو خۆی دێ یەکریزیەکە لەت دەکا یعنی بەوەی کە تەنها خۆی بە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان نەزانێ پارتی یەکریزی لەوەیە ئەبینێتەوانێت کە ئەوەی ئەوتی هەموو حیزبەکان بەدوایە کە ئەوتی ئەلف هەمومان بەدوایە بڵین ئەلف یعنی ئەگەر لە غەیری ئەوە بێ و ئەزانێ ئەمە یەکریزی تێکدراوە ئەوانە ئێمە هین لەبەر ئەوەی کە دەسەڵاتمان نییە من زۆر بە سەراحەت بیڵم ئەگەر باسی حیزبەکانی دەرەوە یەکێتی و پارتی بکەم پێم وایە یەکێتیش لەمەیە زۆر لە ئێمە باشتر نییە ڕەنگە تۆزێ باشتر بێ بە زۆر باشتر نییە لەبەر ئەوەی دەسەڵاتمان نییە بەسەر ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لەبەر ئەوە ڕێگەکانی خیارەکان لەبەر دەممانە کراوە نین
يعني مثلا من شلون بتشم لقل السائرون بۆ نمونە ڕێکەوەم لە کاتێکا من سەلاحێتم نییە کە ئەو پێیوتم باشە دەی ئەوە تەنازولم کرد بۆ نمونە 250,000 بەرمیلەکەی جاران تەسلیم کەن ئەمەنە بودجەتان بۆ نێرن ئایا من کاڵێم من قەزدم لە هەموو سەلاحێتم هەیە بڵێم بەڵێ باشە دەی فەرمونە سەلاحێتم باشە بۆ لە پێناو خەڵکی کوردستان کە هەموو پەرلەمانتارەکان باسی ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکەکەن و ئەشزانن خەڵک ژیان و گوزەرانێکی خراپی هەیە مفاتحەی پارتی ناکەن مەسەلەن با پارتی کە مەلەفەکەی لە مفاتحەمان کردووە پارتی ئەڵێ چی مەسەلەن لەو مەسەلە ئەتوانێت کامە جێبەجێکا لە ئەوەی ئەوانتان خوێن بێتەوە یان لێتان بیست مفاتحەمان کردووە و پێشمان وتون یعنی من شخصی خۆم لە چەند کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان کردوێتی پێمان وتون ئەگەر نەوت تەسلیم نەکەن بودجە نییە یعنی لە زۆر دەمێکەوە ئەم پەیامەمان پێگەیاندون و خۆشیان ئەزانن ئەوان ئەڵێ بەغدا خێر بە ئێمە ناکە ئەمە مستحقاتی خۆمانە ئەمان دەنێ لە ئێستا ئێمە سەری ئەمە مستحقاتی خۆمانە بەشەکەی خۆمان کە ئێمە نەوت تەسلیم ناکەین لێماندا ئەشکێنن یعنی جاران ئەمەی 250,000 بەرمیل نەوتەکە لە بودجەکەی ئێمە دا ئەشکێنرا بڵێ ئەم قسەیە ڕاستە بەڵام ئێمە ئەبێ بزانین کە بەرامبەرەکەشمان هین نابێ یەکجار ئێمە وابزانین کە ئیتر حکوومەتی عێراق وڵای تر ئەمە مەلایکەتەوە تەواو نەخێر ئەوانیش ئێمە هەز بەو نەزعەیەژەکەین لەناو پەرلەمانی عێراقا کە نەزعەیەک هەیە بە چاوی دوژمنایەتیەوە سێری هەرێمی کوردستانەکات چاوی لەوەیە کە کیانی هەرێمی کوردستان هەڵبۆشێنرێتەوانێت چاوی لەوەیە کە چاوی هەڵنایە بەو ئیعمارەی کە لەناو پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ڕوویداوە ئەمەش هەیە بەڵام تۆ لێرە وەرە سیر کە ئێستا من و تۆ شتێکمان لە بینایە هینەکەین یعنی ئەمانەوێت بگینە خەتی ناوەڕاست بەڵام من تەرەفی زەعیفم لەم بابەتە طرفی زعیف ئێستا هەرێمی کوردستان طرفی زعیفە لەو ئیتفاقی کە دەکرێت لە نێوان هەرێم و بەغدا بۆ طرفی زعیفە چونکە ئێمە هەموو پێمان خۆشە هەموو ئەندامە کوردەکان پێمان خۆشە کە هەرێمی کوردستان خیارێکی تری هەبێ مانگانە موچەی خەڵکی هەرێمی کوردستان بە ئێمە هەر بەغا تەرکەین بەڵام کەنیتا کە خیارێکی ترن نییە بۆ ئەوەی کە موچەی خەڵک سی ڕۆژ جارێک بدەیت بە تەواوەتی کەواتە دەوەرە ڕێکەوە لەگەڵ باشە من بەبەستە مفاتحەی ئەندام ئەنجومەنی نوێنەرەکانی پارتی بۆ مەسەلەن بە هاوپەیمانی هیوای کوردستانی بە فراکسیۆنی پێشەوەی بینەوە بڵێ وەرە لەسەر بگەینە نەتیجەیەک حزبەکەتان چیتان پێڵێ حزبەکەی یەکێتی چیتان پێڵێ هاوپەیمانی هیوای کوردستانی چیمان پێڵێ بگەینە خەتێکی ناوەڕاست نەوەک شیعەکان یاری بکەن لە نێوان ئەم ناکۆچە طبعاً پەرلەمانتارەکانی پارتیش کە هاوکار و هاوڕێی ئێمن ئەوانیش دەسەڵاتیان نییە ئێمە قسەمان لەگەڵ کردوون 2 ڕۆژ پێش ئێستا لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران و هاوپەیمانی هیوا لەگەڵیان کۆبووینەتەوە پێمان وتومانە ئەبێ پارتی یەکێ لەم شتانە قبول بکە یعنی ئیتر ناکرێ بڵێن نەوت تەسلیم ناکەم و معاشیش نایەم يعني معاشی موظفی هەرێمی کوردستانیا ئەبێ نەوت تەسلیم بکە بێتە ژێر باری ئەوەی کە ئیلتیزامەکانی جێبەجێ بکە ئەوەی کە بۆی دائەنرێ یانی ژەبێ خیارێکی تری هەبێ بتوانێت بە 30 ڕۆژجارێ معاشەکە بدا ئێمە ئەم پەیاممان بە فراکسیۆنەکان ناردووە ئەبێ ئەوان بگەڕێنەوە بۆ سەرکردایەتی خۆیان هیچ شتێکی هینیان لەسەر بودجە هیچ شتێکی دیاریکراویان پێ نەبوو بڵێن ئەوە خیاری ئێمە لەسەر ئەساسێک بە چ شکلێک بە چ تەوەجوهێک ئێمە دەنگە دەین بە پرۆژە یاسای بودجە ئەوانیش لەگەڵ ئەوەن کە ئەوەی کە لە ناو پرۆژە یاساکەدا هاتووە بڕوات ئەوەی کە لە ناو پرۆژە یاساکەی لە حکوومەتەوە هاتووە ئەگەر بڕوات پارتیش لەگەڵیەتی بەڵام ئەگەر نەڕوات نازانن بەدیلی ئەوە چییە چونکە ئەوەی کە زانی ومانە ڕنگ بێ بە تەمای تەسلیمکردنی نەود نەبن ڕنگ بێ ئەوە ئەو کاتە هیچ بودجێک نایەت هەرێمی کوردستان ئەو کاتە هیچ بودجێک نایەت هەرێمی بەوەی کە قانونیشە مەسەلەن بەڵێ مەسەلەن بڕینەوتەکەی لێ ببڕن و بڕێک لەو بەڵێ ئەوان ئەیانەوێ مادەکەوا دابنێن جاران مادەکەوا دائەنرا کە مەقاسە بکرێ مەقاسە یعنی تۆ بڕێکی لێدا ئەشکێنی تۆمانە ئێستا ئەیانەوێ مەقاسە نەهێڵن یەکێ لەو تەوەجوهانەی کە هەیە ئەیانەوێ مەقاسە نەهێڵن نەوت ئەدەی پارە هەیە نەوت نادەی پارە نییە باش ڕێزان خان ئێوە ئەزانی حەقیشیانە لەلایەکەوانێت تۆ سیر کە کاکزانە با ئێمە باسی هەرێمی کوردستان بکەین ئێستا ئەگەر سلێمانی بۆ نمونە من ئەم پرسیارە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەگەر سلێمانی بڵێ من داهاتەکانم نانێرمەوە بۆ هەولێر حکوومەتی هەولێر بووجایە بە سلێمانی معاشە حکوومەتی هەرێمە بەڵام وەکو محافەزە يعني معاشەکەی خەڵکی ئێرە ئەدا ئەگەر تۆ وەکو محافەزەی سلێمانی بڵێ من هیچ شتێ نانێرم بۆ حکوومەتەکە
يعني ئەوێ ژوایە. باش ڕێزان خان ئێوە کوێچێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزی سیاسی نەوەکو فراکسیۆن مەسەلەن بەدیلی ترتان پێ وتراوە مەسەلەن یاخود پێیان وتون ئیلا بێ دەنگ بۆ 250,000 و ڕێکەوتنی حکومەتی هەرێم و بەغدا بدەن ئەنی بەدیلی ترتان چییە خۆ خەڵک هەر سەیری ئەوە ناکە ئەگەر بودجە نەبوو پارە نەبوو کەواتە بێمەعاشی کەواتە بێژیانی کەواتە ئەوە ظروفەکەی بێ ئێمە هەتا ئێستا وەکوتم هەموو فراکسیۆنەکان ڕازین لەسەر ئەو ینی تا کۆتایی ئێمە دیفاع لەسەر 250 هەتا ئێستا هێشتا خۆشیان وەکو لیژنەی دارایی نەگەشتونەتە ئەو دوو بڕگەیە بۆ مناقەشەکردن چکە کە گەشتنە ئەو دوو بڕگەیە ئەکید ئەندامەکانمان نەزانن کە هاتنەوە پێمانەڵێن کە کێشەکان لەکوێن بۆ کاتی خۆی ئێمە شەرە بێ بەدیلمان هەبێ چونکە مستحیلە بەبێ تۆ ئەمە ئەیە ئەگەر ئەی جێبەجێ نەکرابێ بیت هەبێ ینی ئەبێ هەمان بێ ئێمەش بە هەمان شێوە ئەبێ هەمان بێ بەڵام هەمانە بەڵام جارێ ینی ئێمە باش ئەو کوێچێتی هەتانوانن قەنەعەت بە پارتی و بە هاوپەیمانی کوردستانی ئێمە ئەگەر لەم فەقەرە زانیمان بە هیچ شێوێک ناڕۆ ئەکید ئەو کاتە ئەبێ لەگەڵ هەردوو لایەن دابنیشین و دانیشتنی تەواوەتیەکەین و چونکە لە کۆتاییەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە ناو حکومەتایە ڕاستە حیزبێکی دووەمە بەڵام خەڵکەکەی برسیە ئەم خەڵکە ئیتر لەوە زیاتر لە هیچ کەسێکی قوبوڵ ناکە لە هیچ حیزبێکی قوبوڵ ناکە خۆشمان بۆ خۆمان بۆ زەمیری خۆمان ئایکێتی ڕازیە بێ ئێمە دیسانەوە بگەڕینەوە بە دوای خەیاڵێکا کە جێبەجێ نەکرێ بەڕاستی ئەمە قورسە و من تەسەورەکەم قیادەی ئێستایەکێتی قوبوڵی ئەمەیان پێ نەکرێ لەبەرەوە خەیاری دواترمان هەیە ئێمە بۆیە بەردەوامە بێ دانیشتەکانمان هەم لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هەم لەگەڵ هاوپەیمانی هیواشە هەتا پێکەوە بتوانین چونکە بەتەنها هیچ کامێکمان چ ئەوان چ ئێمە هەر کەسێکمان ئەگەر بەتەنها بەدیل پێشکەشکەین ڕەنگە ئەو بەدیلانە سوودێکی ئەو تۆی نەبێ بەڵام ئەگەر بتوانین ڕەنگێکی باش کۆبکەینەوە خۆمان ڕەنگە لەگەڵ ئەوانی شادانیشتن بکەین لەگەڵ وەکلەکانی ترا دوایەوە کە حیزبەکان حیزب بڕیاریە لەسەر ئەو بەدیلە ئەو کاتاتوانین تا کۆتایی دیفاعی لێ بکەین باشە ڕێزان ئەگەر کورد خۆی زەعیفێ بە هەموو پێکاتەکان بە هەموو حیزبە سیاسەکانەوە ئەم پەرتەوازەیە چ زەعیفێکی تر دروستەکات چ ماڵ ئەوەندەیت ئێستەکە ئیبینین وەکووتم ئێستش جارێکی تر دووبارە یەکەمەوە وەفدێک کە لەم وەز ئەناسکەیە لەوەی کە تۆ هەمووی ئەوێت مەسەلەن یەکێتی و گۆڕان دانیشتیان کردو لەبەرەوەی چۆن ئیش بکەن لەسەر موازنە چۆن ڕێک بکەون چۆن بڕۆن لەگەڵ حیزبەکانی تری شادانیشن قەناعەت بە حیزبەکانی تر بکەن هەر ڕێک ڕۆژ پێشەوە دانیشتیان هەبووە پێکەوەم حیزبانە بۆ ئەوەی بتوانن قەناعەت بە حیزبەکانی کێ بکەن هەندێک لە لایەنەکان توانێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو دوو حیزبە ئەساسی ناین و ناچین سەردانی بەغدا بکەین یەکێتی هەستاوە ئەم بەرنامەی داناوە بۆی لەگەڵ ئەوانە چونکە بە یەکدڵنی بڕۆی قسە بکەی لەسەرەوە نەک بە تەنها سیر کە تۆ حیزبێکی ئەساسی ئەڕوات ئەم یەکدڵنیەت بۆ تێک حتا ئەگەر بۆ تەئجیلکردنی انتخاباتیش بێ بۆ هەر بابەتێکی تریش بێ چونکە ئێستا تۆ باس هەرێمی کوردستانەکەی ئەگەر هەر حیزبێکی تر ئێستا بەبێ ئەو بڕۆشتایە ئەوەی بکردایە بڕواکەی ئیتر ئێستا وشەی خیانەت و هەموو شتێکی پێوترا یعنی ئەوانەی کە خۆیان ئەو جیشە ئەلکترۆنیکە هەیەی ئێخستە گەڕ لە دژی ئەو حیزبە سیاسیە لەبەر ئەوە ئەم پرت بوونش ئەوەندەی تر خراپە بۆ ئێمە بۆ شیعەکانیش استفادەی لێ ناکەن ئەو پەڕی سوودی لێبینن چۆن سوودی لێ نابینن ئەو پەڕی سوودی لێبینێ لەبەر ئەساسن ئەو ئێستا یعنی ئەبێ واقع بڵێن وەکو دکتۆرە بەهاری ژووتی ئەوان لە ئێستاە دژایەتی ئەکەن دژایەتی نەک بڵێم دانیشتوانی هەرێمی کوردستان بەڵام دژایەتی حکوومەت ئەکەن کە نەهاتووە وەکو پێویست ئەم ڕێکەوتنانە جێبەجێ بکات وەکو پێویست ئەمەی نەکردو ئەمە لای ئەوان بۆتە نقطەیەک وەکو ئەوەی کە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەوەی کەش لا بکە حکوومەتی فیدراڵ وەکو پێویست ئیلتیزاماتی جێبە بەڵام ئەوانای بینێ ئەو ئەڵێ هەتا ئێستا با بۆ ئەوەی بمانزانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی پاکە ئەمە هەندێک لە ئەندامانی پەرلەمان هەرا دانیشتون ئەی بۆ نیەت پاکی لە دوای ئەوەی کە هاتون وەفدەکەی هەرێمی کوردستان سەردانی حکوومەتی فیدراڵی کردو ڕێکەوتون و لە موازنەیە ئەوان جێگیرکردە با تەنها دوو ڕۆژ لە ڕێگەی سۆمەوە نەوتەکەیان بەناردایە یعنی بڕوا بکە ئەمە یەکێک بۆ لە داوامزادێک و باسکردنێک من وەکو خۆشمێڵم بڕوان پێتان بۆ کرد بە حکوومەتی هەرێم ئەمە بکات یاساییە مثلەن طبعا لەبەر حکوومەتی هەرێم خۆی هاتۆتە بەغدا ئەڵێ من ملتەزمم بە یاسای قەرزەوە کە 250,000ەکە بە ڕۆژانە لە ڕێگەی سۆمەوە بڕوە یعنی ئەمە خۆی هاتووە ئەمی کە دانراوە لەناو ئەم موازنەیە ئەمە ڕای حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵا بووە
ڕای حیزب سیاسیەکانی شەکە ئێستا لەناوە یعنی من ئەمە ئەڵێم بەڵام لەگەڵ ئەمەش خۆ ئەبێنێت پاکێکی هەبێ ئەمە قسەی ئەوانە کە ئێبیکەین منیش وەکو خۆمەڵێم بریا حکوومەتی هەرێمی کوردستان چەند ڕۆژێک ئەمەی بکردایە نەوتەکەی بناردایە مادەم ئەم ئەڵێ ئێمە مولتەزیمین ئیلتیزامەکە بەم شێوەیەکە ئەو لە سەرەتاوە بڵێ من جێبەجێیەکەم ئیلتیزامە چونکە وەکو وتم حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەڵێ باری داراییم خراپە من ناتوانم موچە بم ئەی کە نەتوانێ موچە بە بەدیلەکەی تری چییە دووبارەیەکەینەوە بەدیلێکی تری ئەگەر هەیە ئەم حیزبە سیاسیانە بێن بە تایبەتی ئەم سیانەی کە لە ناو حکوومەتان هەرسێکیان بڵێن ئەمە بەدیلی ئێمەیە بۆ ئەوەی کە نەچینەوە بەغدا بێن بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن ئەگەر ئەو کاتە منی ئەندام پەرلەمانیش هەتا کۆتا دیفاع لەو بەرنامەی ئەوەکەم کە ئەو بەدیلەکەی هەیە بەڵام ئەوەندەی ئێمە بزانین ئەوێ بەم شێوەیە بیبا بەڕێگاوە ئەی بەم شێوەیەش خەڵک تەحملی ناکە خەڵک ساڵێ تەحمل ناکە لە ساڵی 2019 کاک زاناک ئەوەی کە لە ساڵی 2019 ئێمە چەسپانمان لە یاسای بودجە قەت جارێکی تر دووبارە نابێتەوە فرسەت بوو ئەوە کە قەت هیچ وەسەرۆک وەزیرانێک بەقەدەر عادل عەبدولمەهدی لەگەڵ کووردا یعنی متفق نەبووە و ئەمانە بەڵام لە بەداخەوە لە دواییە ئێمە بەبێ هیچ هۆکارێک پشتیوانیمان لێ نەکرد یعنی با هین یەک سەبەبی تریش بڵین کە ئێستا شیعەکان ئاوا مووقفیان لە زەدی هەرێمی کوردستان وەرگرتەوە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی هەڵەی هەرێمی کوردستان جگە لە ڕیفراندۆم و ئابووری سەربەخۆ ئەوانە شتێکی تری ئەم دواییە بوو کە عادل عەبدولمەهدی بەو هەموو پشتیوانی لە کورد ئێمە هیچ پشتیوانێکی لێ نەکرا دواییش هاتین خۆمان کرد بە بەشێک لەو سیراعی کە لە ناو ماڵی شیعیە هەبوو هاتین بەبێ هیچ سەبەبێک پشتیوانیمان نەکرد لە محەممەد تۆفیق عەلاوی کە مڕەشەح بوو بۆ بەبێ هیچ سەبەبێکیش پشتیوانیەکی زۆر گەرمی پێشوەختەمان لە کازمی کرد بێ ئەوەی بزانین کازمی چیمان بۆ کات و بەمە ئێمە خۆمان کرد بە بەشێک لەو سیراعی کە لە ناو ماڵی شیعیە هەبوو بۆیە ئەمە لەو کاتەوە بۆ کورد چۆنەڵێ لە ناونانێکی گەرمە دانراوە بۆ باشە دکتۆرە بەهارەگەر بێت و ئێوە لە هاوپەیمانی هیوە مەسەلەن هێز و لاهنە سیاسیەکان پارتی وێچێتی وەکو قیادەی سیاسی چەند کەسێکیان بێنە بەغا داوا لە ئێوە شکن مەسەلەن دوو پەرلەمانتارتان سێ پەرلەمانتارتان بێکەوە وەکو ئەوەی کە هاوپەیمانیەکەن سەردانی هێزە شیعیەکان بکەن سەردانی هێزە سونیەکان بکەن ئەو وەختە کار ئاسانی باشتر ناکرێت لەسەر ڕێکەوتن لەسەر هەڵبژاردەیەکە لە بەرژەوەندی بەدڵنیایی و دەبواە لە زوو ئەمە بکرا لە زوو ئەبواە لە یەکی یعنی هیچ نا لە مانگی یەکەوە نەوتیان تەسلیم کردای ئەمە وەکو نیەت پاکیەک ئەوە نەکرا و لەگەڵ نەوت تەسلیمکردنەکە وەفدێکی خاوەندە سەڵات لە مەلەفی نەوتە بهاتا بە نوێنەرایەتی هەموو حیزبە بەشدارەکانی حکوومەت ئەو سێ حیزبی کە بەشدارن ئەبواە بهاتایە لە بەغدا ئەم کاری بکردایە بەڵام نەنەوتەکە تەسلیم کراوە بۆ نیەت پاکی نەهاتوون یعنی بێباک من تێناگەم ئەم بێباکیە چییە کە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە باش ئێستا ئێوە دوو ئەندامی پەرلەمانی عراقن مەسەلەن ئەو لە فراکسیۆنی یەکێتی بەڕێستان لە فراکسیۆنی گۆڕان لە ناو هاوپەیمانی هیوا باشە بۆ چون تا زۆر لێک نزیکە بۆچی ئێوە یەک ریزیەک یە خستنێک دروست ناکەن بۆ ببنە ڕقەمێکی گەورەتر ئێستاوا خەریکین ئەم جارەکە بڕۆینەوە بۆ بەغدا هینەکەین یعنی دانیشتنێگەکەین بە یەکەوە بۆ ئەوی ئەگەر بتوانین هەمومان یەک ڕەئیمان هەبێ هەموو فراکسیۆنەکان یەک ڕەئیمان هەبێ ئەگەر نا مثلا ئەگەر پارتی لەگەڵمان نەهات من تەسەورەکەم یەکێتی و ئێمە تەسەورەکەم تەوەجوهمان لێکەوە نزیک بێ تەوەجوهتان لێکەوە نزیک بێت چیتان پێکرێ گەرەوە بێکەوە بیکەن مەسەلەن ئەتوانن چی بکەن ئەو کاتە على الأقل ئەتوانین بڵین ئێمە تەمسیلی هەرێمی کوردستانەکەین چونکە ئێمە زۆرینین ئەو کاتە ئەبێ بگەڕین بۆ یەکە خیارێ بدۆزینەوانێ ئەو خیارە ئەبێ هاوسەنگی بپارێزین لە بینی دووشتا ئەو خیارە یەکەم کیانی هەرێمی کوردستان بپارێزێ یعنی چکە خیارات هەیە بەڵێ ئەبێ ئەو خیارە کیانی هەرێمی کوردستان بپارێزێ و موچە بگەێنێ بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەبێ ئێمە ئەم هاوسەنگی لە نێوان ئەم دوو خیارە بکەین و شتێ هەڵبژێری زۆر باشە ڕێکەوین لەگەڵ شیعەکان بۆی دەنگمان بۆ بن بۆ ئەو خیارە ئەتوانن ئەمە بکەن
بەتایبەتی هەڵبژارنی لە پێش ئەبێ بیکەین هەڵبژارنی پێشوەخت لە پێش ڕەنگە مەسەلەن هەمووی سەیری عراقی دوای حکوومەتی دوای انتخاباتەکە بکات چاوی لە هاوپەیمانەتی بێ نێوێچێتی بڕەنجێنێ نێوێ ئێوە بڕەنجێن نێوێ پارتی بڕەنجێنێ ئەو وەختە مەسەلەن ئەرچێوەش قورس نابێت مەسەلەن سائیرونیەکە لەوانە کە ڕەنگە لە پارتی نزیکتر بێ کە دانیشتنیان لەگەڵەوەنا بوو. بەڵێ ئێستا ئێمە کێشەکە ئەوەیە ئەو گلەیەشمان هەیە لە حیزبەکانی بەغدا یعنی لایەنە سیاسیەکانی بەغدا دێن عقوبەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دەن بەڵام عقوبەی ئەوانە نادەن کە سەبەبی تەسلیم نەکردنی نەوتەکەن دێن دڵی ئەوان ڕازیەکەن ئەو گلەیەشمان هەیە بەڵام ئەو لە دوجارە کە ئێستا شیعەکان دەڵێن ئێمە ئەو دوو خیارەمان هەیە خۆ ئێمەش دەبێ بڵین ئێمەش ئەو خیارەمان هەیە لەو ناوەڕاستایە ڕێکەوتنێکیان لەگەڵا بکەین. ئێوە شەستەکەن خەڵکتان هاوسۆزە لەگەڵتانە بەسەلەن بتوانن لە هێزە شیعەکانە بەڵێ ئەوان خەڵکۆکەنەوە بەڵێ تەسەورەکەم بەڵام ئەمە هەمووی ئەوەستێتە سەر ئەوەی بزانین لە لیژنەی مالی نوێنەری ئێمە شیتیایە و نوێنەری شیعەکانی شیتیایە و نوێنەری سونی و هەموو لایەکی تایە بزانین ئەوان ئەگەنە چی ئەگەر ڕەشبین نەبین بەڵام ئەگەر هیچێک لەم هەڵبژاردانە جێبەجێ نەکراوە و دوجار ئەو مەرجە قورسە بوو بە یاسا لە ناو پرۆژە یاساکە کە هەرێمی کوردستان هەموو مەلەفینەوە ڕادستکە کە ڕادستی ناکاوکو خۆت توتت ئەو کاتەش مەسەلەن قسەیەکێ کە 135 موچە بڕێ و ماگانە دابش بکریان بڕێکی کەم بە پێی داهات و ئەمانە موچە دابش بکرێ ئەبێ هێز و لایەنە سیاسەکەیان یان ئەندامانی ئەنجومەن نوێنەران ئەو کاتە هەڵوێستیان چی بێ؟ وەڵای من پێم باشەوە گوتم بە تایبەتی یەکێتی و گۆڕان کە لە حکوومەتا بەشدارن مەفروزە ئێستا نوێنەرانی یەکێتی و نوێنەرانی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکان خۆشیان زەخت لەسەر پارتی دروست بکەن بۆ ئەوەی کە ئەبێ ئیلتیزام بە یەکێ لەو دوشتەوە بکایە ئەوە تا مەلەفینەوە تەسلیمکە یان ئەوەی کە لە یاسای قەرزە هاتۆ چکە ئەو دوشتیانیانەوە یا ئەوەی کە ئێمە هەوڵەین کە لە ناوەڕاستا بگەینە شتێک با فراکسیۆنەکەی پارتیش پشتیوانیمان بکە لە ڕاستیە ناکرێ یعنی هیچی تر ناکرێت کە خەڵکی هەرێمی کوردستان بە لێبڕینەوە موچەوە بگرێ وڵای لێبڕین بەس لە هەرێمی کوردستانە هەبووە دووجار بەبێ قانونی جێیکەن ئەمان دووجار ئەوە ڕێزانخان بۆ خۆی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانە دووجار تا ئێستا حکوومەتی بەغدا حکوومەتی عێراق محاولەی کردووە بەڵێ موچەی فەرمانبەران بە یاسا کەم کاتەوە یاساکەی ناردووە بۆ پەرلەمان ئێمە نەمان هێشتووە موچەی فەرمانبەران دەستکاری بکری ئەم جارش بەس موچەی پلە تایبەتەکان دەستکاریەکەی بەتر بکەم ئێوە لە ئێوە پەیوەندیتان لەگەڵ حزبەکەت لەگەڵ بزنەوەی گۆڕانەماوە بەڵێ بەڵام نیگەرانیەک هەیە بەڵێ ئێمە ڕازی نین لە ئەوەی کە لە ئێستادا بڕیار بەدەستانی گۆڕان وەکو حیزب بەشداریان لە حکوومەتە علاساس بەشداری ئێمە لە حکوومەتە بۆ ئەنجامدانی چاکسازی بوو بۆ ئەنجامدانی گۆڕانکاری بوو و مهلەیەکماندا بوو بە پارتی یعنی بۆی کە چاکسازی بکە یەکەم جار 6 مانگ بوو دوای بوو بە ساڵێک ئێستا واچێ بۆ 2 ساڵ و پارتی هیچی نەکردو وەزع بەرەو خراپتر ڕۆیشتووە و ئێمە پێمان وایە کە دەبێ بکشینەوە هەر پێش پەرلەمانتارەکەتان هەر خۆتان بە گۆڕان نەزانن بەڵام بۆچی دەدوانی زۆر دژ یەکترەدەن ئێمە نەک خۆمان بە گۆڕان نەزانین ئێمە خۆمان بە سەحەبە ئەسڵەکەی گۆڕان نەزانین خۆمان بەو لایەنە ئەزانین کە لە بنەما فکریەکانی گۆڕان لامان نەداوە چونکە هین گۆڕان خۆ بوو ئەوە دروست نەبوو کە بچێتە ناو حکوومەتەوە پەردەپۆشی گەندەڵیەکانی حکوومەت اتفاقیەکمان کردو ناکرێ هەموو ڕۆژێڵی وەشێنینەوە اتفاقی بەس ئەوان مهلەیان بۆ دانابوون مهلەیان بۆ دانابوون ئەگەر لە ماوەی ساڵێکە هیچ هەنگاوێکیان بۆ چاکسازی نەنا ئەمان مووقفیان هەبێ هیچ مووقفێکەمە دەرفەتێک گەڵێن ئەم 15 ئەندام پەرلەمانە زیاتر بەلای شیعەکانە بەلای عێراقچێتیا کارەکەن و ئەتانەوێ بانگەشەوە بکەن خۆتان کاندیدکەنەوە سەرنجی خەڵکی کوردستان دەنگدەران ڕائکێشن تۆمەتەکان زۆرن کاک زانا و ئەوەش ئەگەر دەلالت لە شتێ بکە ئەو تۆمەتە زۆرانەی کە بۆ ئێمە دروست دەکرێ دەلالت لەواکە کە هێز و قورسایی هاوپەیمانیەکەی ئێمە زۆرە لەوانەیە هاوسەنگی هێز لە بەغدا بگۆڕێ بە دروستبوونی ئەم هاوپەیمانیە بۆیە ئەمە دلیلی ئەوەیە کە ئێمە سەنگ و قورساییمان زۆرە بۆیە ئەوەندە لە دژمان هین لێدوان دەدرێ بەڵام من لێرەوە جەنابیشت و هەموو خەڵکی هەرێمی کوردستان دڵنیا ئەکەمەوە کە ئەم هاوپەیمانی هیوایە لەژێر ئەجێندا و لەژێر تەسیری هیچ لایەنێکی کوردی و عەرەبی و شیعە و سوننە دروست نەبووە تەنها و تەنها ئەوەی کە ئێمە کۆ کردوێتەوە کارکردنە بۆ
بۆ بەرژەوەندی گشتی و بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان. زۆر باشە ڕێزان خانیانی کەواتە ئێستا ئەگەر بەم شێوەیە یاریەکە بڕوات ئەم گەمە سیاسی هەیە کە بڕوات 2000 کە وەکو متفق بن کە خەڵکی کوردستان زەرەکە ئەبێت چی بکرێت بە تایبەتی بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردن بۆی کورد یان ئێوە ئەو هێزولایەنە سیاسیانەی کە بۆ چونتان لە یەکتر نزیکە بتوان بە ڕقەمێکی قورسەر خۆدنیا خراپ نابێت ئەگەر ئەو 6 مانگەش مەسەلەن ئەم دۆخە قورسەش هەر بەردەوام بوو گەر هیچیشتان پێ نەکرا چی بکرێت کە بە تایبەتی لەسەر هەڵبژاردننی پێشڕۆخ پێشتر من تەمەنایەوە ئاکەم کە ئێمە بتوانین فراکسیۆنە کوردیەکان بە هەمومانەوە بتوانین پێکەوە بڕیارێکی تاواتی بین لەسەر یعنی یەک بابەتمان هەبێ لەسەر موازنە ئەگەر ئەو دوو بڕگەیە جێبەجێ نەکرا دواتر وەکوتم ئەو پلانی کە داینین پێکەوە دایبرین چونکە وەکوتم پەردبوونەکە زۆر قورسە جارێکی تر لە بەخدا ئەمە ئەو بابەتە باواز لێبین بینە سەر بابەتی هەڵبژاردن ئێمە تەنها هەرێمی کوردستانمان نیە ئێمە لە هەرێمی کوردستان هیچ کێشەیەکمان نیە ئەوە سلێمانیە هەولێرە دهۆکە کێ هەڵ ئەبژێرێ هەر ئەندامی هەڵبژێرە لە کۆتایە تۆ 48 کورسی کوردت هەیە ئێمە کێشەی دەروی هەرێمی کوردستانمان هەیە ئێستا باسەکان زۆرتر کەس بۆ لەسەر سەریکە کێشەی دەروی هەرێمی کوردستانمان هەیە 6 کورسی کەرکووک کە پێشتر هەشتە بۆ 6 لە مووسڵ ئێمە پێشتر لە سەڵاحەدین لە دیالە لە هەموو ئەمانە لە خانەقین دوو کورسیت هەبۆ کردوتە بێ کورسی یعنی هەموو ئەمانە تۆ چۆن ئیش لەسەر ئەم شوێنانە کە ئەگەر بەم پەرتێ بڕۆی پێویستەکە ئەو حیزبە سیاسیانە جارێکی ترە بۆ ئەو جێگایانە بە یەکلیست دابەزن چونکە ئەساسەن خەڵک بێزارە خەڵک بێتاقەتە خەڵک ئەساسەن ناچە بۆ دەنگدان ینی ئەوە واقعەکە کە ئێمەڵێن ئەو کەسانە نەبێت کە حیزبین و ئیلتیزامیان هەیە بەڵام خەڵکی ئاسایی سیقەی پێ نەماوە قسیقەی نە بە حکوومەت ماوە نە بە بەداخۆیڵم ینی نە بە حیزبی سیاسی ماوە تەنانەت لە بە پەرلەمانتاریشی ماوە ینی ئەوە واقعەکە بێمە هەمووی ئەمانە بزانین لەبەر ئەوە تۆ کە ئەوەندە زەعیفی لەم جێگایانە پێویستەکە تۆ بە یەکلیست جا ئەو کاتە ئەو حیزبانەی کە لە یەکەوە نزیکن چۆن بتوانن بەیەک من بەڕای من تەمەنامە کرد هەموو حیزبە سیاسەکان بە پارتی و یەکێتی و گۆڕان و ئەو حیزبانەی تریش کە هەمویان هەن پێکەوە بە یەکلیست لە کەرکووک دابەزن لە دیالە دابەزن لە هەموو جێگاکانە ئەو کاتە لیستی ئەم لیستیانی ئەو کەسانی ئەو شخصیانیانەی کە هەڵیانە بژێرن ئەو کاتە ڕەنگە تۆ دەنگی باشتر بێنی دەنگت نەڕوە چونکە لە هەندێک ئێسام ناوچانە ژێر مەترسیدانین نا لە هەرێمی کوردستانە بۆ بەبەستم ئەو ناوچانە زۆر لە ژێر مەترسیە بینیمان ئێمە بۆ ئەوەی کە کاتێ بازنەکانی کەرکووک جیاکرایەوە هەموو بازنەی شارەکان بە ڕۆژێک دوو ڕۆژ دەنگی لەسەر دراوە کەرکووک 20 دانە ڕۆژ تەجیل بوو و 2 دانە ڕۆژ و شەو بۆ بە سەر لە بەیانەکەی ئێمە دەنگمان لەسەر کەرکووکاوە ینی ئەوەندە قرس بۆ مەسەلەی کەرکووک ئەی تۆ چۆن نتوانی سبینی ئیشی دوای ئەوە مووسڵیش بە هەمان شێوە زۆر خەتەرە کەواتە تۆ ئەو کورسیانەی کە کوردی کە دەرەوەی هەرێ ئێستا 48 ئەگەر پرسیارێ بکەم ئەگەر نەزعەیەک هەبێ بۆ پوکانەوە بێ بچووکردنەوە بێ بە هەر شێوازێک بێت لە قوارەی هەرێمی کوردستان ئێمە خۆشمان یەکێک نین یان مەبەستم خۆمان هەرێمی کوردستان پاس بدەن بە وڵایەنانێک کە ئێستا ئەوە پاسەکەیە تۆ دێکە بەبێ ئەمانی ترە ڕوا ئەوە پاس نیە پێی سیرەکەی لە ناو پەرلەمانە ئێستا تۆ ئەڵێ من پێویستم بە پلانی بیە ئەگەر هات و ئەم 250 نەڕۆشت بە ڕێگەی سۆمۆ نەیان نرد قبوڵیان نەکرد ئەم حیزبە سیاسیانە وەرن ئێمە چ پلانێکمان هەیە ئەبێ ئیلا پلانێکی ترمان هەبێ ئەوڵە نەخێر من هەر ئەمەم هەیە ئەمە پێواتە ئەمانە هەموو پردبوونن ئەم پردبوونا بە ڕۆژانە زەرمان لەیە و هەر ئەو زەرەشەکەوای لە تۆ کردووە کە ئێستا وەزعی هەرێمی کوردستان هاتۆ گەشتۆتە ئەم مەرحەلە ئەینا هەرێمی کوردستان ئەگەر بەهاتە داهاتی نەوت و داهاتی خاڵە سنوورەکان بۆ حکومەت بگەڕایەتەوە بەشی نەک هەر هەرێمی کوردستان دەروی داوچەکانی دەروی هەرێمی کوردستانی شەکرد داهاتەکانی داهاتێکی باش بووە چونکە بە حکمی ئەوەی کە کاتێک تۆ سیرکەی لە ناو حیزبێکی حیزبە سیاسیەکانە لە ناو ئەم کەسایەتیانە لە ناو ئەوانەی کە بەشدارن لە ناو حکومەتە چەنەها ملیۆنەرت بۆ دروستە بێ کەواتە ئەم ملیۆنەر و ملیاردەرانە بە چی دروستە بێ غێر بە داهاتی وڵاتەکەت ئەگەر تۆ حکومەتێکت هەبێ فەسادی کەم کردبایەتەوە لە سەرتاوە بیری لەوە کە بیری بکردایەتەوە ئێمە هەمیشە باس لە کوردایەتیەکەین و ئینتیمامان بە کوردستان ئینتیمای خەڵکی ئاسایی بە کوردستان هەیە بەڵام ئینتیمای سەرکردەکانت نییە حکومەتت نییە بۆ خەڵکەکەی ئەوەیە کە وای کردووە پرسیاری لە دکتۆرە بەهارم کرد مەسەلەن ئێوەش لە زەمیلەکانت لە فراکسیۆنی یەکێتی هاوبوچوونن لەگەڵ هاوپەیمانی هیوایە مەسەلەن بتوانن ئەمانجێک دروستکەن لەسەر ئەمە ترسیانی لەسەر پارێزگاکانی دەرەوەی هەرێم هەیە لەسەر بودجە و ژیانی خەڵک سەرێکی ئەمەی کە ئێمە هەمانە ئەمڕایی ئێمە
هەر کەسێک لە ڕای ئێمەوە نزیکی ئێمە لێ نزیکە بینەوە هەر کەسێک حیزبێکی شیعە بێت هاوڕای ئێمە بێ لە ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان ئێمە لێ نزیکە بینەوە لەبەرەوەی پێویستمان بچێ پێویستمان بەوەیە کە ئەو کورسیانەمان یاخود ئەو دەنگانەمان لە دەست نەچێت لەو ناوچانەیە ئەگەر لەسەرەوە لەسەر موازانەش بە هەمان شێوە ئێمە ئەگەر هەر لایەنێک هەر حتا ئەندامێکی پەرلەمانیش بێ لێمانەوە نزیک بێ ئێمە بەو پەڕی پاڵپشتیەکەین کە بۆی پێکەوە بتوانین تێپەڕێنین. زۆر باش یاسایت هەڵبژاردن پێشوەختەکە دەنگۆی جۆرا و جۆری لەسرە تەسەوڕەکەی لە کاتی خۆیان ئەوەی کە لە ماجە حوزەیرانە دیاریکرا بکرێت یەکشت پێش هەموو شتە یەکشت بە جەنابەت بڵێ من لە کاتی خۆشیە کە بەڕێز کازمی ئەو وادەی دیاری کرد بەیانێکم لەسەر دەرکرد بەیانەکە ئەوە بوو وتم ئەو قسەیە کە کازمی ئەو وادەی کە کازمی دیاری کردو بۆ هەڵبژاردننی پێشوەخت هیچ قیمەتێکی قانونی نییە لەبەر ئەوەی کە دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پێشوەخت لە دەسەڵاتی وەزیراندا نییە ئەوەی کە لە دەسەڵاتی سەرۆکوەزیراندا دیاریکردنی وادەی هەڵبژاردننی دەوری احتیادیە بەڵام ئەمە پێویستی بە حلکردنی پەرلەمان هەیە دوای حەلی پەرلەمان سەرۆکی کۆمار چەمان پێشتر ئەبێ پەرلەمان خۆی حەلکە ئەبێ لە ماوەی 6 ڕۆژ لە حلکردنی پەرلەمانەوە هەڵبژاردن ئەنجام بدرێت لەسەر داوای سەرۆک کۆمار یعنی سەرۆک کۆمار داوای هەڵبژاردنەکە بۆیە ئەمە جارێ ئەمە هیچ قیمەتێکی قانونی نییە هیچ کەسێ ئیلزام ناکە بۆی ئەبێ ملزم بی پێوەی ئەگە ملزم نەبی پێوەی حاڵەیە حسابێت کە هینە بابەتێکە دەرچووە لە یەکێکەوە کە سەلاحیەتی خۆی نییە سەلاحیەتی خەڵکی بۆ ڕازیکردنی شارع بۆ ڕازیکردنی شارع ئەوەی کە ئێستا من لە جەوەکە ئەی خوێنمەوە لە بەغدا نەخێر لە 6 لەو باوەڕدانیم کە بتوانرێ ئینتیخاباتێک ئەنجام بدرێت کە ئینتیخاباتێکی ئەوە بێ کە شارع داوایە کرد شارع خۆ داوای نەکردووە ئینتیخاباتێک و کۆی 2010 پڕ لە تەزویر ئەنجام دێ داوای هەڵبژاردنێکی جیاواز دەکا لە هەڵبژاردنەکانی پێشوو ئەمە نەخێر زمینەی نەر لە ڕووی اقتصادیەوە نە لە ڕووی سەحیەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی فەنیەوە لەلایەن کۆمیسیۆنەوە ئەو زمینەیە ئامادەنی ئێمە وەکو لیژنەی قانونی کۆمیسیۆنمان بان کردە لای خۆمان هەرچەندە ئەوان دەڵێن ئێمە ئامادەین بەڵام ئەوەی ئێمە خوێن من على الأقل من بەناوی خۆمەوە بڵێم ئەوەی کە لە قسەکانیان نەخوێنمەوە نەخێر ئامادەنین لە ڕووی فەنی. دوا سەرنجی بەڕێز دکتۆرە بەهار لە بەرنامەکە دواسەرنجم ئەوەیە کە حەزەکەم لێرەوە پەیامێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو لایەنەی کە مەلەفی نەوتی لە بەردەستایە با ئیتر مەلەفی نەوت ببێ بە هۆکارێک بۆ خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان چیتر نەبێ بەمای ئەوەی کە موچیان پێنەگا ئەوە هین با یەکێ لەو خیارانەی کە هەیە هەڵی بژێرێت و ئەم نەهامەتی خەڵکی هەرێمی کوردستان کۆتایی پێبێنرێت. سپاس دەکەم دواسەرنجی ڕێزانخان. منش بە هەمان شێواڵێم بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان ئیتر لەوە زیاتر تحملی ئەم وەزع و بێ موچەی و بێ بازاڕی و بێ هەموو ئەم نەهامەتیانی کە بەسەری هاتووە ئەمەش لەبەرەوەی کە جێگایەکمان هەیە و نەوتی هەیە بریا و نەوتەمان نەبووایە بەم هەموو نەهامەتیات تێنەپەڕێنن لەبەرەوە ئەو حیزبانی کە خاوەنی نەوتن ئێستا خاوەندارەتی نەوتەکەن پێویستەکە بیر بکەنەوە لەوەی کە بە زووترین کات ڕێگە چارەیەک دۆزنەوە بۆ ئەوەی کێشەی هەرێمی کوردستان چارەسەر وڵای یەک بۆ چوونن هیوادارم باشتر لێک نزیک نۆ سپاس بۆ خاتۆ ڕێزان شێخ دلێر ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عراق لە فراکسیۆنی شێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار مەحموود ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە هاوپەیمانی هیوا سپاس بۆ بەڕێزیشتان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارەکانم پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.